تقريبا هەردووچیان چل جار شکاینە باردووکان هەمجار یعنی چل باردووچیان بۆچی لەبەرچی وەڵا مامۆستا هێستم یعنی هەلە خۆیەوە دەشتێت یعنی ئێستا نەرمەتە لەسەر دۆشەکە چی دێمە خوار بە قەیمی لاقم دەشتی ئەی ئێستا چۆنی مامۆستا من باشم ئێستا من نێژم لەسەرە چەند ساڵی 13 ئەو شەو بوومە 13 ئەی ماشەڵڵا ئیشەئەڵڵا دە 13 تر ئەژیت لەسەر خەیر تەمەنت درێژ ئەبیت بە چرا بۆ نەوە و بۆ نیشتیمان و بۆ خاک و بۆ دین و ژینی ئەو خەڵکە کاکەگیان تۆ 13 ساڵی 13 بەڵێ 13 ساڵی نوێژت لەسەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوو ئەکاتە دایک و باوکەکان ئەفەرمێ مڕوا ئەولادەکوم بالصەلاة وهم ئەبناء 7 ئەمرکەن بە مناڵەکانتان نوێژ بکەن کاتی ئەگەونە 7 ساڵان باشە ئیمامیشە سەیریکە کاکە گیان 7 ساڵان ئەبێ نوێژ بکە ئیمامی شافعی بە ڕەحمەت بێخوا لە 7 ساڵی هەموو قورئانی لەبەر کرد دایکی چکە باوکی نەبوو دایکی پەروەردەیە کرد لە 7 ساڵی هەموو قورئانی پێ لەبەر کرد کەواتە براکەم تۆ ئەبێ نوێژەکانت بکەیت 13 ساڵی ماشەئەڵڵا ئیتر 2 ساڵی تر کاتی ژنهێناتە باشم ئەمە تا ئێستا نوێژی دەکەم بەخۆم بەس گوتم با پرسیارێ بکەم تۆ کوڕێکی زۆر چاکی سەبر و ئارامەتە بێ ئێمەش دوعای خێرە بۆکەین ئینشاءڵڵا خوای گەورە شیفات ئەدا لەو ئازار و ناڕەحەتیانی کە تووشی قاچت ئەبێت ئەڵڵا شیفات دات